جا سەرکۆ ئەمڕۆ لە شاری سلێمانی لە عربەت ئەڵبەت پاڵەوانێتیەک بەڕێواچێت چەند وڵاتێکی بیانی بەشداریان کردو لە پاڵەوانەتیەکە تایبەتە پاراگلایدر ئەڕۆینە لای هاوکارمان پەیوەند لەسەر ئەم پاڵەوانێتی تایبەت بە پاراگلایدر زانیاری زیاترمان پێشکەشەکە پەیوەند سڵاوی لێبێت سڵاو لێ بە پەیوەند سڵاو لە هەردوو هاوکارم سەحەر و سەرکۆ و سڵاو لە بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت وەکو هاوکارانیشم ئاماژەیان پێکرد ئەمڕۆ لە شاری سلێمانی لە عربەت پاڵەوانێتی پەراگلایدەر وەرزشی پەراگلایدەر بەڕێوە ئەچێت ئەم وەرزشە تا ڕادەیەک وەرزشێکی نوێ لە هەرێمی کوردستان بەڵام لە ئێستادا گرنگێکی زۆری پێ ئەدرێت ئەمە دووەم پاڵەوانێتیە لە شاری سلێمانی ئەنجام ئەدرێت ئەم پاڵەوانێتی ئەم جارە جیاوازی هەیە پاڵەوانێتەکەی ئەم جارە بە بەشداری 13 وڵاتی جیاواز 13 یاریزانی وڵاتانی جیاواز لێرە ئەنجام ئەدرێت کە زیاتر لە 130 یاریزانن یاریزانەکان لە 13 وڵاتی جیاوازەوە هاتوون یاریزانەکان لە کچ و کوڕیش پێک دێن ئەمڕۆ لێرە ئەنجام ئەدرێت لە ئێستا هەمویان سەرقاڵی ئامادەکاریەکەن وا بڕیارە پاڵەوانەتەکە لە کاتژمێر 12 دەست پێ بکات بەڵام لە ئێستاە یاریزانەکان خۆیان ئامادە ئەکەن بۆ ئەوەی کە تێستێکی فڕین ئەنجام بدەن لە ئێستاە پێشەوەی کە پاڵەوانەتەکە بە شێوەیەکی ڕسمی دەست پێ بکات لێرە لیژنێ هەڵسەنگاندنی لێ لیژنە هەڵسەنگاندنەکانیش باتێکەڵی لە وڵاتە جیاوازەکانەوە ئەبێت بۆ ئەوەی بڕیار بدەن لەوەی کاچی یاریزانێک پلەی یەکەم بەدەست ئەهێنێت اینجا من پێم خۆشە لەگەڵێکێک لەو بەڕێزانە لە لیژنەی هەڵسەنگاندن گفتوگۆ بکەم و بدوێم بزانم پاڵەوانەتەکە لە ئێستا ئامادەکاریەکان چۆن بەڕێوە چووە ئایا ئەم شوێنەی کاتیایە ئەنجام ئەدرێت وەکو ئەو شوێنە ستانداردە جیهانیەکانە لەبەروی ئاماژەم پێکرد ئەم وەرزشە وەرزشێکی نوێ لە هەرێمی کوردستان لەوانەیە ئەگەر ئەم پاڵەوانێتە بۆ چەند جایەکی دووبارە بکرێتەوانە ئەو کاتە شوێنێکی گونجاوتر هەبێت لەبەروی کە من پێشەوەی گفتوگویان لەگەڵا بکەم ئاماژەیان بۆ کردەوەی کە هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی لۆکیشنەکەی شوێنەکەی زۆر گونجاوە بۆ ئەوەی کە ئەم وەرزشە ئەنجام بدرێت جاسم پێم خۆشە گفتوگۆ بکەم لەگەڵێکێک لەو بەڕێزانە لە لیژنەی هەڵسەنگاندن بۆی بەس لە ئامادەکاریەکان بکەین باس لە یاریزانەکان بکەین و بزانین چۆن بەڕێوە ئەچێت سڵاوە لێبێت سڵاوت لێبێ خاتون بەخێر بێت لە ئێستا یاریزانەکان سەرقاڵن لەوەی کە تێستێکی فرین ئەنجام ئەدەن ئەگەر باس لە سەرەتای ئامادەکاریەکان بکەین بزانین لە ئێستادا پرۆسەکە بەرەو کوێ ڕۆشتووە چۆن ئەنجام ئەدرێت سەرەتا بەخێر بێن ئەو چالاکە ئەمڕۆ هەیە بریتە لە پاڵەوانێتێکی جیهانی بۆ پێکانی خاڵ بۆ یاریزانانی پەراگلایدەر لە 13 وڵاتی دنیا ئەوڕۆ بەشدارن لێرە ژمارە یاریزانەکانمان 120 یاریزانە تەواوی ئامادەکاریەکان کراوە بە پێی ڕێنماییەکانی کە فای ڕێکخراوی جیهانی فڕۆکەوانی دایڕشتووە بە پێی ئەو ڕێنماییانەی ئەوان هەموو خاڵەکانمان جێبەجێ کردووە شاڵا تۆزێکی کە دەست بە فڕین دەکرێت ئەم وەرزشە تا ڕادەیەک وەرزشێکی نوێیە بۆ هەرێمی کوردستان وەرزشی پەراگلایدەر ئایا کەش و هەوای کوردستان یاخود لۆکیشنی کوردستان و شوێنەکەی گونجاوە بۆ ئەوەی کە ئەم وەرزشەی تایە ئەنجام بدرێت بەڵێ مێژوویە وەرزشە بۆ کوردستان بۆ 15 ساڵێک دەگەڕێتەوە بەڵام لە ئێستادا هەموو شارەکان یانەی تایبەتیان هەیە یاریزانی زۆر باشمان هەیە یاریزانمان لەسەر ئاستی باڵا هەیە زۆربەی یاریزانەکانی مە ئێستا لە هەڵبژاردەی عێراقدا یاری دەکەن باشە وەرزشوانەکانی کە ئەمڕۆ بەشدارن لە هەردوو ڕەگەزی تایە لە نێر و مێش بەڵێ لە هەردوو ڕەگەزی نێر و مێ بەشدارن لە یاریەکە تمان هەیە لە کووردا بێت و بەشدار بێت بۆ ئەم وەرزشە ئەمڕۆ بەڵێ کچی فڕۆکەوانی زۆر باش ئیشمان هەیە زۆر باشە جامێستا هاوکارانیشم پرسیاریان هەیە بزانم پرسیارەکانی ئەوانیچە بۆی ئاراستی بەڕێز بکەم پەیوەندەگەر گوێبیستی من پێم خۆشە لەسەر ئەوەی کە بزانین ئەو کەسانی کە بەشدارن ئەو شانانی کە بەشدارن لەسەر چی پێوەرێک ئەتوانن بەشدار بن ئەمە ئەبێ ئەزمونێکی پێشووتریان هەبێ یاخود پێشووتر کاریان لەسەر ئەم بابەتە وەرزشە کردبێ پێم خۆشە ڕوونکردنەوە ئەو میوانە بەڕێزەی کە لاتە و بەڕێزەی کە لە لاتە ڕوونکردنەوەمان باتی ئەو کەسانە چۆن ئەتوانن بە چ پێوەرێک بەشدار بن زۆر باشە هاوکارم سەرکۆ پرسیاری ئەوە ئەکات ئەم یاریزانانەی کە ئەمڕۆ بەشدارن لەسەر چ پێوەرێک هەڵبژێردراون بۆ ئەوەی کە لەم وەرزشە و لەم پاڵەوانتی ئەمڕۆیە بەشدار بن ئایا هیچ پێوەرێک هیچ خاڵبەندێک هەیە بۆ ئەوەی کە ئەم وەرزشوانانە ئەمڕۆ بتوان لەم پاڵەوانەتیا بەشدار ببن ئەوەی کە گرینگە ئەوانەی ئەوڕۆ کە بەشدارن هەمویان بریتینە لەو یاریزانانەی کە لە پێشتردا ئەم یاریەیان کردووە
سربەیانە و بە ڕێکخرا و بە شوێنە تایبەتەکانی خۆیانن هەڵگری بڕوانامەی فڕینن یعنی هەر کەسی ئاسایی نین تیاندا هەیە لە ئاستی جیهانی یاری دەکا هەمانە ناوخۆییە بە شێوەیەکی گشتی هەمویان فڕۆکەوان و ناسراون. زۆر باش با باسێک لەو بکەم ساینەوە کەسانی کە ئەتوانن ئەمڕۆ پلەیەکەمی بەدەست بێنن ئەو خاڵ پێکانە چۆنە لەوەی کە ئەتوان ئەو پلەیە بەدەست بێنن لە فڕینەکەیە. وەکو دەیبینن لە ناوەڕاستی ساحەکەمە شوێنێکمانەیە زۆنێکی تایبەتمانەیە ئەو خاڵ ئەوەی ئێستا لە بەردەستمانە پێکانی ئەو خاڵە دەکرێت لە ناوەڕاستی کە دەبێ بە خاڵی سفر هەر کام لە یاریزانەکان نزیک بۆ لەو خاڵە و توانی بی پێکێ ئەوە دەرەجەیەکی تەواوی وەردەگرێت تا دوورکەویتەوە ڕیزبەندیەکەت بە دواتر دەکەوێت. باشکاتە نزیک بوونەوە لەم خاڵە لەوەیە لەو خاڵە بدرێ دقیق لەو خاڵە سپیە بدرێ. ئەوە بردێکی ئەلکترۆنیە لەوێ دادەندێ لە هەر شوێنێک لێتدا لێرە ژمارەکە لایمە دەردەچێ کۆمەڵک ناوبژیوان هەن ئەو ناوبژیوانانە باوەڕ پێکراون لەلایەن فایەوە هەڵسەنگاندن بۆ ئەو یاریزانە دەکەن هەم بە شێوەیەکی ئەلکترۆنی هەم بە شێوەیەکی چاو و بینی. تستی کێسە ئەنجامیان تەنها وەکو تێستێکە وەکو سەرەتایەکە وەکو سەرەتایەک بۆی هەموو فڕۆکەوانەکان بتوانن لەو بەرزیەدا بێن ئاشنا بن بەو شوێنە بۆ ئەو خاڵە بێن لە دوای ئەوە ئیتر ئەمە داخل دەکرێ و تەزیل دەکرێ و ڕیزبەندەکەیان بۆ دادەندرێ بە پێی نزیک بوونەوەیان لە قاڵەکە. باشوەکو ئەبینینەوەی کە ئامادەکاریێکی زۆر باش کراوە بە هاوکارانیشم پرسیاریانەیە بزانم پرسیارەکانی ئەوانیش بگوێستمەوە. پەیوەند لەگەڵ گفتوگۆکە تا لەگەڵ ئەو میوانە بەڕێزەیە کە لەوێ لەگەڵ تایە من لە پشتەوە ئەبینم کە ئامادەکاری کراوە لە ڕووی ئەوەی کە مەرجەکانی سەلامەتی لەوەی کە تیمەکان لەوێ ئامادەن بۆی ئەگەر هەر گرفتێک هەبێ هەر کێشەیەک هەبێ کە بتوانن ئەوێ چارەسەر بکرێت با ڕوونکردنەوەمان با تێبزین ئامادەکاریەکانیان چۆن بووە بۆ ئەمڕۆ تا چەند هەوڵیان ناوە لایەنەکانی تریش لەگەڵیان نابن بۆی کە بە شێوازێکی باش بەڕێوە بچێت و هیچ گرفتێک بۆ یاریزانەکان و هیچ کەسێک دروست نەبێت. زۆر باشە هاوکارانم ئاماژە بەواکەنەوەی کە ئەوان لەوێنەکانە ئەیبینن کەسە ئامادەکارێکی زۆر باش کراوە لێرە لایانی سەلامەتیش پارێزراوەلەوەی کە چەندین تیم ئەبینین بۆی لە هەر حاڵاتێکا لەوەی کە ڕووبات خوانەخواسە لێرە فریاگوزاری بۆ بکرێت کاتە ئامادەکاریەکان ئەکرێ بڵێت با هەماهەنگێکی زۆر باش کراوە بۆی ئەمڕۆ پاڵەوانەتێکی گونجاو و ستانداردە جیهانیەکان لێرە ئەنجام بدرێت لە شاری سلێمانی. بەڵێ خۆی کە دڵی پاڵەوانێتی کەوابێ دەبێ هەموو لایەک وەکو تیم هاوکاری یەک بین هەم لایەنە ئەمنیەکان لایەنی تەندروستی چونکە ئەو یاریەیمە جاروبارێک پێکانمان دەبێتن لەبەرەوە برایانی تەندروستی و برایانی هێزە ئەمنیەکان لێرە بۆ پاراستنی ناوچەکە و پیشاندانی ڕوخسارێکی جوانی کوردستان بۆ یاریزانانی بیانی ئەوە کارێکی سەرچیە لایمە و هەمووشمان وەکو تیمێک تێگەیشتێکی زۆر باش لە نێوانمانەیە بە هیوام پاڵەوانیەتێکی زۆر سەرکەوتو دەرچێت چونکە ئەمە دووەمین پاڵەوانێتیە لە کوردستان دەکرێت. باس لەوە کلەوەی کاپێویستە ڕێکی جوان پیشانی ئەو یاریزانانە بدرێت کە لە وڵاتە جیاوازەکان و ئەمڕۆ بەشدارن کەواتە جیا لە یاریەکە تا چەند گرنگە ئەم هەماهەنگی وەرزشی هەبێت لەگەڵ وڵاتانی دیکە لەبەرەوەی کاتێک کە یاریزانەکان دێنە ئێرە خود ئەو تیمە دێنە ئێرە ناساندنی کللتوری ئێمە ناساندنی شوناسی ئێمە بەوانی جیا لە وەرزشەکە پاڵەوە ناساندنی کوردیشە بە وڵاتانی دنیا بە وڵاتانی جیهان. زۆر ڕاستە ئەمە پێشتر سەردانی چەند وڵاتێکمان کردو بۆ ئەو یاریە بۆ فڕین چونکە کەمەک باسیەوەمان کرد ئەو یاریە بۆمە تازەیە لە زۆر وڵاتدا ئەم یاریە بۆتە هۆکاری داهاتێکی زۆر باش بۆ ناوچەکە ئەمە هەموو هەوڵێکمان ئەوەیە پیشاندانی ئەو یاریە بۆ هەموو یاریزانان بۆ خەڵکی کوردستان کە بێن بەشدار بن وڵاتەکەمان گونجاوە ئەو شتانی کە لەو یاریەدا پێویستە هەموو هەیە لە لایمە ئەگەر زۆر نەبێ کەم نییە لەبەر ئەوە پێمان خۆشە بتوڵاتی تکەش بێنین و پاڵەوانیەتی جۆرا و جۆر بێتن لەسەر ئەو یاریە. باشە ئەمڕۆ کەشوها گونجاو بووی کە ئەم فڕینە ئەنجام بدرێت ئەم هەموو کات بۆ ئەنجامدانی ئەو پاڵەوانێتیانە
هەڵدەستین بە هەڵسەنگاندنی کەش و هەوا دوای ئەوەی کە سەیرمان کرد ئەو سێ ڕۆژە زۆر گونجاو دەبێ وەکو دەبینن ئێستا کەشەکە بەهاریە ئینشاڵڵا تا تەواوبوونی پاڵەوانیەتێکەش وا بە باشی دەبێنێت و ئێستا هیچ کێشێکمان لە کەش و هەوا نییە تەنیا دەمانەوێت ڕێکارەکان تەواو بێتن و دەست بە فڕین بکەن یاریزانانمان. پاشە لیژنەکەی هەڵسەنگاندن لیژنەی هەڵسەنگاندنەکەش پێکدێت لە وڵاتە جیاوازەکان هەریەکەلەوەی کە ئەندامێکی تیابەت لەم لیژنەی هەڵسەنگاندنەیە هەماهەنگ بێت لەنێو وڵاتەکانە بەڵێ سەرۆکی تیم مایەیە کە لە کڕواتیاوە هاتووە نوێنەری فایە یاری ناوبژیوانەکانمان لە برانی عەرەب و کورد پێک هاتوین تیمێکمان دروست کردووە بە پێی ئەو ڕێنمایانەی کەفا لە ئێمە داوا کردووە. باش وەکو کۆتا پرسیار ئاماژە بۆ بکەیتەوانێت لەوەی کە ئەم پاڵەوانتی ئەمڕۆ کاژمێر چەند ئەنجام ئەدرێت و تا کاژمێر چەندیش بەردەوام ئەبێت. ئێستا دوای تەواوبوونی ڕێکارەکان بڕیار دەدەن وەکو لێژنەی ناوبژیوان سعاتی یەکەمماندانە ناوە لەوانەیە نیو سعاتێکی کە دەست پێ بکاتن کۆتاییەکەشی تا 5 و 6 ئێوارە دەمێنینەوە. باش یاریزانەکان بە جیاجیا فرێنەکە دەست بکەن یاخود هەمویان بەیەکەوە لەسەرەوە تیمێکمان هەیە هەماهنگگیان هەیە لەگەڵ خوارەوە هەر یەکەش ژمارە بەندی بۆ کراوە ینی فڕۆکەوان بە دوای فڕۆکەوانەوەن دێن بۆ سەلامەتی خۆیان نێوانێکی زەمەنیان هەیە بۆی لە یەکتر نزیک نەبن تا بە سەلامەتی بێنە شوێنی نیشتنەوەکەیە. زۆر سپاس بۆ زانیاریەکانی هەرچەند ئەمزانین لەوەی کە ئێوە سەرقاڵی ئامادەکاریەکانن بۆی هەم تێستە فڕینەکە و هەموو ئامادەکاریەکان بە شێوەیەکی زۆر پاش بەڕێوە بەرن. سپاس بۆ ئێوەش بە خێر بێن دەستان خۆش بێ. بەڵێ خۆشەویستان وەکو ئەم بەڕێزە ئاماژەی پێکرد لەوەی کە لێ ئێستادا لە ئامادەکاریەکانن سەرقاڵی ئامادەکاریەکانن بەڵام لە پاشانەکە ئەم تێستە فڕینە ئەنجامدرا لە ئێستادا وەرزشوانەکان لەسەرەوە خەریکی ئەنجامدانن خۆ ئامادەکردن بۆی کە تێستە فڕینەکە ئەنجام بدەن بۆی ئاشنابن بەم ناوچێ بۆی ئاشنابن بەم خاڵی کە پێویستە بیپێکن بۆ ئەوەی پلەکە لەسەر ئەم خاڵەکە ئەی پێکن وەکو ئەم بەڕێزە ئاماژەی پێکرد لە لیژنەی دادوەری لا لیژنەی هەڵسەنگاندن بتوانن باشترین ئەنجام بەدەست بهێن و بتوانن لە باشترین پلەکانە بن ئاماژەی بۆ ئەشکری یاریزانەکان لە 120 یاریزان پێک دێت بە تێکەڵی لە 13 وڵاتی جیاواز بە خۆشحاڵیەوە لەوەی کە کچانیش لەم یاریە بەشدارن خۆشحاڵتریش لەوە کچانی کوردیش لەم یاریە بەشدارن لە ئێستادا خەریکی ئامادەکاریەکانن سەرقاڵی ئامادەکاریەکانن بەڵام لە دواییدا پاڵەوانتێکە دەست پێ ئەکات و هیوادارین لەوەی کە بتوانن پلەی زۆر پاش بەدەست بهێنن بە تایبەتی یاریزانە کوردەکان زۆر سپاس بۆ ئێوەش من لە ئێستادا ئەگەڕێمەوە بۆ لای هەردوو هاوکارم سەحر و سەرکۆ.